بەڵێ دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئاڵۆزە من لەسەر ئەو ئاڵۆزیەی دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست من لە ستۆدیۆ میوانێکەمەیە دکتۆر فیراز نەجماوی شرۆڤەکاری سیاسی. دکتۆر بەخێربێن بۆ ستۆدیۆی کوردستان 24 لەلایەک گرژەکانی نێوان ئیسرائیل و وڵاتانی دەوروبەر یان بەرەی مقاومە ئێمە باوان ناوی بنین لەلایەکەوە پەلاماردانی هێزەکانی هاوپەیمانان و ئەمریکا بۆ سەر حەشدی شعبی و کوژرانی سەرکردەیەکی با بڵێین عەسکەری حەماس حیزب الله لە لوبنان، کوژرانی سەرۆکی مەکتەبی سیاسی، بزوتنەوەی حەماس لە ئێران. ئەم بارودۆخە بەرەوکوێ ڕۆت؟ بسم الله الرحمن الرحیم. خۆی گەورە و میهرەبان، سوپاس بۆ کەناڵی بەڕێزیەوە. لە ڕاستیدا ئێمە لەو ڕۆژانەی ڕابردوو بینیمان کە هەڵاوسانێکی زۆر لە بارودۆخی ئەمنی لە بەرەکانی بەرەی مقاومە و ئەوانەی لە ئێران ڕوویدا، وەکو جەنابتان ئاماژەتان پێکرد لە پرسیارەکەتان زیاتر لە ڕووداوێک بووە لە باشووری لوبنان لە ئێران لە کۆتایی هاتووە بە کوشتنی مەزنتری سەرکردەی دەسەڵاتی حەماس. ئەو جۆرە تەشەنەکردنە پێم وایە چەند هۆکارێکی لە خۆگرتووە و چەند پاڵنەرێکیشی هەیە کە گفتوگویان دەکەین لەو چەند خوڵەکەی داهاتوو. ئیسرائیل ویستوێتی بەڕێزهەنیە بکوژێت لە ئێران، ئەمە بەستەکەی بۆ چەند هۆکارێک بووە لەوانە بۆ نمونە پاڵنەر هەبوون بۆ شکاندنی ئەو نزیکەی کە لە نێوان ئەمریکا و ئێران خەریک بوو ڕوو بدات لە چەند ڕۆژی داهاتوو، لە نێوانیان ئاگربەست و گۆڕانکاری بەندکراوان لە نێوان ئیسرائیل و فەڵەستینیەکان. بۆیە پێم وایە ئیسرائیل ئەو کارەی بۆ ئەوە کردووە لە ئێران، ئەمە کارێک زیاتر بەرامبەر بە ئێران کردووە نەکلانەکانی دیکە و دەکرا وەکو دەزانن هەنیە لە تورکیاش بووە، وەکو دەزانین کە بەڕێز ئیسماعیل هەنیە کە ئەو تەلەفۆنێکی تڕەیە هەڵگرت بوو کە لەلایەن قەتەرەوە پێی درابوو لە ڕێگەی ئەو ئامێرەوە دەکرێت شوێنەکەی دەستنیشان کرابوو بێت و کرابێتە ئامانج. وە دەپرسین بۆ ئیسرائیل ئەو هێرشەی بە سنووردارکراوی و بە دیاریکراوی لە ئێران ئەنجامداوە. ئەمە بۆ ڕێگریکردن بۆ لە نێوان نزیک بوونەوەی نێوان ئەمریکا و ئێران. ئەمە پەیوەندی بە دۆسیەی نەوەوی ئێرانیش هەیە لەگەڵ ئەمریکا لەو کوشتنەدا بۆ ئەوەی ڕێگە دابخات لە بەردەم ئیدارەی بایدن تا ئەو جۆرە ڕێکەوتنە نێتە ئاراوە، چونکە دەبینین بایدن دەوێت ئەو کێشەیە چارەسەر بکات و دەستا دەبینین کە پاڵێراوێکی دیکەش هەیە کە دەکرێت دۆناڵد ترەمپێت بۆ سەرۆکاتی ئەمریکا کە و بۆ ناسراوە دژاتی بۆ دۆسیەی ئێرانی هەیە. ئەمە زیاتر لە پرسێک هەیە بۆ ئامانزگرتنی ئەو سەرکردە فەڵەستینیە. لە هەمان کات پاڵنەری دیکە هەن ئەگەرەکان زۆرن تا ئێستا کەس بەرپرسیارەتی خۆشی ڕانەگەیاندووە لەم بابەتە. پێت وایە ئەم بابەتە بۆ یعنی ئەگەر ئیسرائیلە بۆچی تا ئێستا ئیسرائیل بەرپرسیارەتی خۆی لەم بابەتە ڕانەگەیانەوە؟ ڕاستە ئێمە تێبینیمان کردووە تەنانەت ئەمریکا و ئیسرائیل خوان نەخزاندۆتە پوختە و ناواخنی کوشتنی بەڕێزهەنیە. ئەمریکا خۆی دوورە پەرێز کردووە چونکە ئەو سەرکردەیەکە ئەوان دەڵێن کە ئەوان ئاگایان لەو ڕووداوە نییە. تەنانەت ئیسرائیلیش کە بانگەشەی ئەوە دەکات بەردەوام ئەوان سەرکردە و ئامانجەکانی بەرگری و دەست و پێوەندەکانی ئێران دەکەنە ئامانج ڕان نەگەیاندووە. سەرۆکوەزیرانی ئیسرائیل لە لێدوانی دواییش ناوی ئیسماعیل هەنیە لەو بابەتە نەهێنا، بەڵکو ئاماژەی بە کوژراوەکەی دیکەی هێنا کە فواد شوکر بوو کە باڵی دەستە ڕاستی بەڕێز نەسڕەڵڵا بوو. لە ڕاستیدا هۆکارەکە دەکرێت ئەوە بێت بێدەنجی بنوێنن، چونکە ئیسماعیل هەنیە کەساتێکی سیاسی بووە نەک سەربازی. ئەمە دەکرێت پەلبە هاوێژێت بۆ چوونە نێو
بەرپرسیارەتێکی مەزنی نێودەوڵەتی لەو ڕووداوە وەکو ئاماژەمان بۆ کرد و بەرپرسێکی سیاسیە لە ڕاستیش لە بەرەی جەنگ نەکراوەتە ئامانج واتە لەو گۆڕەپانی نێوان فەڵەستین و ئیسرائیل نەکراوەتە ئامانج بەڵکو لە ئێران کوژراوە ئەوەی لە ئێران ئەم کارە کراوە دوایە ئەکانی مەسەلەن کاریگەریەکانی چێبێت بەڵام لە ماوەکانی ڕابردووە وڵاتی قەتەر دەست پێشخەری هەبوو و چەند جارێک لایەنە ناکۆکەکانی ئیسرائیل و حەماسی کۆکردەوە و هەروەها جۆ بایدن دەست پێشخەری هەبوو بۆ کۆکردنەوەی لایەنە ناکۆکەکان و دۆزینەوەی ڕێگە چارەیەک بۆ ئاگربەست و بە تایبەتی بە هاناوەچوونی مرۆیی بۆ ئەو خەڵکەی کە لە ئەنجامی ئەم شەڕە لێیان قەوماوە لە غەزە و ئەنتۆنی بلینکن چەند جارێک سەردانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی کرد بۆ ئەم بابەتە. ئایندەی ئەم گفتوگۆیە چی لێت ئەم دانوستان و گفتوگۆیانە؟ بڵێ لە ڕاستیدا بەدڵنیاییەوە ئەو ڕووداوێکی مەزنە لە جۆری خۆی کاریگەری دەبێت لەسەر پرۆسەی دانوستان و گفتوگۆ و ئاگربەست ڕاگواستن و هەروەها ئاڵوگۆڕی بەندکراوەکان بە پێی بارستایی خۆی لە بابەتەکان بەڵام لە هەمان کات هەندێک لێدوان هەن و بڵاوکراوە هەند لەلایەن ئەمریکا کە ئەمە کاریگەری زۆر مەزنی نابێت ئەمە دەکرێت ویستی ئەمریکا بێت بەڵام لەسەر ئەو پرسە کە لە ئارادایە ئەو دانوستانەی ئاشتی و ئاگربەست ئەمە لایەنی ئەمریکیە بەڵام پێشم وایە کە بابەتەکە بەو شێوەیە ئاسان نابێت بەو ئەوەندە ئاسان نابێت بە سروشتی خۆی بەرە و دانوستان بڕوات کاریگەری زۆری دەبێت لەسەر ئەو بابەتە لە ڕاستیدا مەتەنیا پەیوەست نییە باکردن ئامانجی بەڕێسە نییە وەکو ئاماژەمان بۆ کرد بەڵکو ئەوە کردن ئامانجی بنکەکانی حوثیەکانیشە تەنانەت حیزبوڵاش لە لوبنان ئەمە لەلایەنێکەوە نییە باڵکو ئیسرائیل لە چەند بەرەیەکەوە هێرشی ئەنجام داون لەلایەنی ئیسرائیلیەوە ئەوە بەمە دەناسرێنەوە کە لە بڕیاردان ناترسن و ڕاستەکە ڕوون بۆتەوە ئێمە لەو نێوانەدا لەگەڵ هیچ لەو لایەنانە نین وەکو عێراق ئێمە دەمانەوێت عێراق ئارام بێت و ناوچەکە ئارام بێت دوور لەو بەرێککەوتنانە و هەڵاوسانی گرژیەکان کە لە ئارادایە ئیسرائیل بەو هێرشانە سەلماندی کە دەیەوێت ڕوبەڕووی ئێران بێتەوە و باردۆخی ئاسایش و ئارامی ئێران بشڵۆقێنێت کە هێرش لە ناو ئێران ئەنجام دەدات. بەڵێ کوژرانی ئیسماعیل هەنیە لە ئێران طبعا ئێران تا ئێستا ڕاستە خۆی نەهاتوۆتە ناو ئەم ڕوبەڕووبوونەوانەی بەرامبەر بە ئیسرائیل هەیە زیاتر لە ڕێگەی ئەوەی پێوترێ بەرەی مەقاومەوە زیاتر وەکو ینی تۆمەتباریەکەن بۆی کە دامی ئەوان نەکات ئەم بارودۆخی کە ڕوویاوە چەنێوە ئەکات ئێران خۆی بێتە ناو بارودۆخەکەەوە و بەرامبەر ئیسرائیل بوەستێت. بڵێ مامۆستای بەڕێز پێم وایە ئێران ئەمە جاری یەکەم نییە کە دەکرێتە ئامانج پێشووتریش لە ماوەی ڕابردوو باڵۆسخانەی ئێران کراوەتە ئامانج ئەو بابەتە دەزانین و ڕاژگەیەندراوە کە لێدان و کردامانجێشی کاریگەر بووە لەلایەن ئیسرائیل ئێمە بینیمان لە ڕاستیدا کاردانەوەکان زیاتر شێوەی بوون کاردانەوەی زۆر کاریگەر نەبوون تەنیا بۆ ئەوە بوون کە ناوبانجی خۆیان بپارێزن ئێمە بینیمان ئێران دەیویست وای دەربخات کە بەرگری لە خۆی دەکات بەڵام هیچ جۆرە هێرشێکی مەزن نەبوو پێشم وایە ئەو جارەش هێرشەکە و یاخود وەڵامدانەوەکە بەو شێوەیە دەبێت چونکە لایەنی ئێرانی ڕایگەاندووە کە بەرپەرچی دانەوەی دەبێت لە ڕێگەی ئێران خۆیەوە و یاخود دەست و پەیوەندەکانی لە عێراق و سووریا و لوبنان وە لە ئێمەنیش
پێم وایە ئەو بابەتە بابەتێکی دوورە، چونکە بابەتەکە ئێستا پەیوەستە ڕاستەوخۆ بە بارودۆخ و ئێران خۆیەوە، چونکە ئەو نەک لایەنەکانی دیکە یاخود بریکارەکانی دیکە. لەلایەنی دیکە کاتێک ڕادەگەیەندرێت وەڵام دەدرێتەوە بە ڕژدی پێویستە ئەو وردەکاریانن ڕانەگەیەندرێن، وەکو چۆن لە جاری ڕابردوو ئاماژە بۆ ئەوە کرا لە ڕێگەی فڕۆکەی ئاراستەکراوەوە، ئەو بابەتە وا دەکات پەلدەهاوێژێت بۆ جۆرە ڕووداوێژی پێشبینی کراو نەک هێرشێکی کردەی ڕوون، چونکە ئەگەر ئێران پێویست بایە بەهێز وەڵامی ئیسرائیل بداتەوە، کاریگەریی زۆری هەبێت لەسەر ئیسرائیل، پێم نییە شێوازەکەی باز بکردایە یاخود لە ڕێگەی دەست و پەیوەندەکانی و کارەنجام بدات. بۆیە پێم وایە ئەو ڕووداوەک و ڕووداوەکانی پێشوو دەبێت لە هەمان کات هەندێک لایەنی دیکە لە بەرچاو دەگیرێت. بارودۆخی کە لە ناوچەکە هەیە لە عێراقیش ژمارەیەک لە ئەندامانی حەشدی شعبی لە ناوچەی جۆرفە سەخر لە بابل کرانە ئامانج. پێت وایە پەیوەندیەک لە نێوان ئەم بە ئامانجکردانە هەبێت لە ناوچەکە، چونکە ئەوانیش بۆ خۆیان بەشێکن لە بەرەی مقاومە لە ناوچەکە؟ بەدڵناییەوە بابەتی ئیمڕۆ دەبینین زۆر شتێکی شاراوەی تێدا نییە. ئێمە دەبینین دوو بەرەهان، بەرەی ئیسرائیلی لایەنی ئەمریکاوە پاڵپشی دەکرێت و لایەنی دیکەش ئێران و دەست و پەیوەندەکانی لە ناوچەکە. لە ڕاستیدا بەداخەوە حەماس کە فەڵەستینەکان خوان هیواکانی پێوە هەڵواسیوە دەبینین وەکو بەرگریەکی ئیسلامی فەڵەستینی بەدەردەکەوێت لە دژی دوشمنی ئیسرائیلی یاخۆ کیانی زایۆنی. دەبینین حەماس چۆتە ئامێزی ئێران و دەست و پەیوەندەکانی. ئیمڕۆ حەماس خزاوەتە ئەو بەرەی بەرگریەوە لە ناوچەکە، خوازیارین کە خۆی لەو جۆرە بابەتە بە دوور بگرێت تا بتوانێت پاڵپشتی زیاتری عەرەبی و ئیسلامی بەدەستبێنێت. ئیمڕۆ هەندێک وڵاتی عەرەبی تێبینیان هەیە لەسەر بەرەی بەرگری، وەکو ئەو وڵاتانی کەنداوی عەرەبی و وڵاتانی سعودی، تەنانەت عێراقیش بە شێوێک لە شێوەکان. حەماس کاتێک خۆی خزاندۆتە نێو ئەو بەرەیەوە و بەرەی ئێران، ڕاستێک هەیە ئەوەیە کە خۆی لە هەندێک شتی دیکە دادەبڕێت، دەچێتە ناو بەرەی بەرگریەوە، لە جەنگێک بەشدار دەبێت کە جەنگێکی دیکەیە بەرامبەر بە ئیسرائیل. ئێمە دەبینین زیاتر لە 40,000 شەهید هەن. ئایا لایەنی فەڵەستینی و حەماس چی لەو جەنگە دەستکەوتووە کە ئێران هۆکاری دروستکردن و دەشەنەکردنی بووە بێجگە لە چەند بەرژەوەندیەشی ئێران لەو ناوچەوە و لە عێراق؟ ئێمە پێشووتر بینیمان تەنانەت لە هەولێریش کراوەتە ئامانج پێشووتر لەلایەن ئەو هێزانی کە سەر بە ئێرانن. لە ڕاستیدا ئێران ئەو لایەنانە بەکاردەهێنێت بۆ ئەوەی پشێوی لە ناوچەکە دروست بکات. پێم وایە ئیمڕۆ ئێران و ئیسرائیل بە شێوەیەک لە شێوەکان وەکو دوو پارسەنجی هاوسەنجی لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست کار دەکەن. بۆیە دوورخراو نییە کە ئیسرائیل ئەو شوێنانە بکاتە ئامانج بە شێوەیەک لە شێوەکان لە عێراق و لوبنان کە نزیکن لە ئێران و ئەمەش بەرەی زیاتری و ڕوبەڕووبوونەوە جەنگ دەکاتەوە لە چێبڕچێ و ململانی ئێرانی و ئیسرائیلی. دکتۆر فیراس نەجماوی، شرۆڤەکاری سیاسی، سپاس بۆ بەڕێستە.